هذا نيرجس گیان دایە گیان نەخۆش بێ شاکر کەی سەفەرەکە واللهی دایگیان ئەگەر تەجین نەبێ سەفەرەکەی سبێنە بەیانەکەی ئەڕوا سبینە بەیانی چەندی پێچیە وڵا هەر لەوانە 15 ڕۆژێکی پێ بچە زۆر نییە وڵی پێ بچیە واللهی بڵێم چی ئەو بە ئیشی دائیرە ئەڕوات ئیتر بڵێم چی ئەی تۆ چۆن ڕازیە بیاخر چۆن بڵێ چی ئەیوانە ماڵم ناڵ 15 شەو بەجێ هەڵدرێ ئیتر بڵێم چی پیاوەگەردڵی بێت چۆن ژنی خۆی بەجێ هەرێوەڵە دایەوە چییە ئەڵێ چییە دێ بڵێ چی هاغیرە شاکردگەم وڵاقیرە نییە بەڵام بەخوا پیاوسی قەی لەسەر نەی ئێمڕوە دایگیان شاکر ئەڵێ گوڵە دڵمە بەخوا سیقەم پێیەتی مانگێکیش بڕوە ساڵێکیش بڕوە بەخوا چاوی ناچێتە سەر هیچ کتێب خڕ بەسەر عقلی ناتەواوە باشە پێ چاوی ناچێتە سەر نییە مردەمانی ئیتاڵیا نەباڵە ئەی چۆن خۆوان لێ شاکرگیان خەرجەوەکە تا خۆشە زۆری لەگەڵ دایگیانە ئەێ باشە بە قوربانێ بم من چەند جارم بە تۆ وتم بە قوربانێ بم بە ساقێ بم ئەم کراسە ڕەنکاڵانە لەگەڵ تۆخەکانە تێکەڵاو مەکە هەمووی ڕەنەگرێ کە ئەیشۆی بەجیابیان شۆ معقولە ئەوە تا ئێستا هەموو ڕەنگەکانیان تێک چووە بخوا بیرم چوو داوای لێبوردنەکەم شاکرگیان داوای لێبوردنێکی ئەگەر پێم نەوتبی قەی ناکە دایە 10,000 جارە پێدووە قەی ناکە نەیزانێ مکە زوایە کە جل لە شوا بەعزال لێ نازانێ ئەو شەڕەنگیە لەگەڵەوە تێکەڵەوی دای جان مەخسە کورە بە قوربانی چاوم ئەمە تێناگا مشکلەکەی ئاخر تێناگا گە تێ بگەیشتا ئەو جلانەی ئەو کراسانی ئاوا سەقەت نەیەکردم ئێ باش ئەمە چی تیاشێگە بەجیا بیان شۆی ئیتە بیرم چوو داوای لێبوردنم لێ کرد داوای لێبوردن مەکە خەڵک یەکەڵەت قسەیەکە ئەوە تا بەرم و ئێستا من ئەم چوار کراسە دانەبوو لەگەڵ خۆمابی بم بۆ سەفەرەکەم ئێستا من لە چۆ کراسی کە بێنمەوانێ بێ قەزابی قەینا من بۆ دەشۆم بۆ جوانەکەمەوە سەر ڕەنگی خۆی تر چی دەوێت جا داوای بۆ چییە بڕا لە بازار سێ کراسی تر بکڕێت و تەواو کورە خۆ من عەقڵمەیە خۆ من ژەزانم بچمە بازار کراسی کە بکڕم بەڵام ئەڵم با لە ئێسەوە نەکەومە مەسرەفکردن تۆ تێبگە دایمە زۆر سەیرە باشە باشە بەسەر خۆمە چاکیش بۆ من تێکەن دایت خۆ کفر ناکەی زۆر زۆر خۆش بەڵێ چاکەی خۆشە کراسەکانم سەقەت کە تێگەی دەیتر پێ بڵێ کراسەکان سەقەت پێتر سەقەت نابێت دایجان چۆن سەقەت نابێت من بۆ دەشۆم ئێستا ناڵم هیچ چی لێبێ جاکە ئەم ڕاوەسانە تۆ بۆ ئیشوی یاخەی سێکە کچم نییە بۆ شۆ با قسەی تۆ بێت شایەتمان بەرێ بۆ دەست و پەنجەی خۆت بێنە وی شاکرگیان بردنەکەم ساکی گیان چی بوو گەرم بوو زۆر داستم چۆ ئایکی پێ بکە ئەستا خێرم چۆ ئایکی پێ بکە چی بوو تۆ دەست بەریکە و یا من وا بەخوا نەمزانی داوای لێبوردنەکەم چوزانم نەیزانیت ئەخر مەحقولە بزانم ئەو چاوە پیا بکەم مەحقولەوە وتم لەبەری یەکەم بۆ ناو تەیارەکە باگری لێ کە گەشتمە ئیتالیا چوومە ئوتێلەکە و خۆمە گۆڕم ئەوە عەدم کرد بەقەی نای شوێن دیە خۆ عەدم نابێت ڕۆڵ هەمووشی حەلی هەیە باوکەکەم حەلی هەیە حەلی هەیە کە سۆرا و تووە کرێ و تەواو ئەوە حەلی هەیە بەخوا ئەوەش بۆ چاکم زانم لەنجلانەکە بخۆ وەختی ناخواردن نییە و درەنگە بۆ ئەمە نەپەلەتە دشتیە بخۆ چۆن وا بسێتی ئەڕۆی لەو شەربەتەی خۆم تەواو بە قوربان درەنگە باش یەکسەرەتی بۆ مەڵان نەوەڵا ئەی لە پێشاشم بۆ دایرە لەگەڵ تۆزی ئیشمە و ئیشەکان تەواوکەم و ئیتر سەعات 12 دەرەشم بۆ مەتاڵ ئەیدە باشە دەبەر دەیشتێ بخۆ هێشتا ماوێت ناخۆم پەلەمە بەساکەم ئەی باشە شاکردیان سیارەکە لەکوێدانێ سیارەکە هەل لە ناو حەوشەی دایرادایەن چووکە تۆزی ئەنیترە باشە بەسەلامەتی بێتەوە ئاگان لە خۆ شاکردیان لێ ئەوە تاوەتا لە مەتحەرەکە بۆم دەنایە دایشەمێرە دەروانی بەدایکە هەڵسێ ئاگان لە خۆ بافیس خۆحافیز خوایگیان ئادەم لێ بێ یا ڕەبی خوای کاک شاکر چۆنی کاک شاکرجیان باشی شکر باشی کاک چاچی حواڵێ کاک شاکرجیان من داوای لێبوردنەکەم ئەوە بە کاتمە دووانێ وەڵی چاوم لە سیارەکەی تۆ نەبوو کێشام جەنابەوە لێ کردووە من وام لێ کردووە چیش ئەمرەکەی من لە خزمەتان
بابا خێنا بە قوربانی خۆ بێ جۆمێری ئەخە چۆن جوێنێمێ کاکە من نەزانم ئەو بەگلایتە گرانە گران ئەی چۆن سیارەکەشی گرانە لە خزمەتی نە بابا مشکلە نییە کاکە دراوسێ نەبووی تایە بە قوربانی خۆی بەجایەوە کەیشتە جۆش مەیە ئەزانیشی کاک شاکر حەزەکەم بیبم چاکی کەمەوە بۆ بیەنمەوانێ نە قەینا بە ساقم دراوسێ نەبووی تایش بابەجانە بە قوربانی تۆ بێ مشکلە بەراخ دراوسی ئاوازرە لە دراوسێ بابا قوربانی ئێدەیتە خۆ خۆت شتەکە لە دەست بەلاقەز داوای لێبرد نەکەم من قەینا داوای لێبرد نەکەم تو خوا خەجاڵەتم بە قوربانی تۆ بێ کاکبانی جان ماڵە ئاوا بێت بڕۆ قەینا مشکلە نیە دێوەی بیار لە بڕۆ مشکلە نییە مشکلە نیە بە قوربانە بڕۆ حافیزە بێ کاکە خەچەکە ئەجری داسێتی گرانە سەرزلەر زانێ گرانە لای چەکێ والله سفر زۆر خۆشە بەڵام تۆزێ دوورکەوتنەوە لە ماڵ و ناڵ سەختە سەخت تۆزێ دڵیان بابە بژۆڕۆ ڕۆژە پێناسی ئێمەوانێ خۆشگە تۆمان لەگەڵا باسی کام سەفەراکە سەفەرەکەی ئیتالیامان سەفەرەکەی ئێرەی دایرە لە ڕاستیە من حەزم کرد باسی ئەو بۆ بکەم کە خۆ دەزانی لەسەر زەوی مرۆڤ ئەنواع هەیە اینجا لە زۆر شوێن هەندێک کێشە هەیە لە زۆر شوێنیکە نییە زۆر شت هەیە ئەگۆڕێ تۆش مرۆڤێکی باشیت و یەکێکی لەو ئینسانە باشانە ئینسانیش کەسایەتێکی فسیۆلۆجیە وەنیە هەڵاکە باشاکە بەس گرنگترین شت ئەوەیە ئینسان دڵی گەورە بێ وایە اینجا من بەڕاستی بۆ بانم کردی حەزم کرد بەڕاستی داهای لێبوردنە لێ بکەم ئەمان بووری وەنیە لێبوردن لە چی تێناگە گرنگیەوەی لێمان بووری تە گرنگ نییە شتەکە چێوە نیە قوربانی جان حەزەکەم بێ پێچ و پەنام شتە ناو مۆزوعەکەەوە سەفەرەکەی ئیتالیا بیرتە سەفەری ئەو سەفەرە لە ڕاستیە جەنابێ تۆزە تەجیل کرا قوربانکەی ئەوە مشکیلێ تاجیل وە زۆر تەبیعە گرنگەوەیە ئینسان سەفەرەکەم کاتۆ لەبەرەوە شتەکەش بۆ مەسلحەتی دائیرەیە و ئەسڵەن ئەوە مشکیلە نیە بەلای منەوە آخر لە ڕاستیە خۆی نەک بەو معنایە تەجیل بوو یعنی وەکو بڵێ هەر نەما ناوی جەنابتمان گۆڕی بە ناوی کاک ئەمیر خۆ دەزانین کاک ئەمیر ئەویش مۆزەفێکی باشە کوڕێکی محتەرەمە هیچ فەرقی نییە لەگەڵ تواوە نییە یعنی ناوی منتان دەرێنەوە کاک ئەمیرتان سۆزیەکەی بەڵێ کردمان بە کاک ئەمیر لە جیاتی تۆ ئەچێ بۆ ئیتالیا قوربانجیان ڕجاتان لێکەم من لە لای خەڵک وتومە سەفەرەکەم بۆ ئیتالیا و لە لای دۆست و قەوم و کەسوکار و دوایە برادەرانی فەرمانگەکەمان هەموو زانن کە من ئەم سەفەرەکەم بۆ ئیتالیا دوایە قوربانجیان ئەوە اختصاصی منە و خۆ من بۆ ئامادە کردووە من ڕێزم هەیە بۆ کاک ئەمیر یعنی کاک ئەمیر اختصاصی ئەوە نیە و ئەسڵن هیچ ڕەبتێکی بەم سەفەرەوە نییە تۆ ڕاستەکەی من لەگەڵتان لە ساسە تۆ ڕاستەکەی بەڵام لێرە گرنگ اختصاص نییە ئێمە باوەکو ئینسان بیرکەینەوە ئینسانیەت گرنگە کابراایەکە سەفەری نەکردەوە بۆ خارجە تا ئێستا ئەیبیشەوە نییە معقولە کابراایەکە ئیتاڵیە نەبینیم ئەم ئیتالیای نەبینیم ناکرێت کاکە کابراش برادرە و دۆستە و ئەحبابە و اختصاص زۆر کێشە نییە گرنگ ئەوەیە کابرا حەزی لە سەفەرە و برادەرمانە من دڵیان تۆش پێ خۆشە بێ بام سەفەرە ئەو بیکە قیچێک هەر گوێشی مێرێ قوربانجیان داوای لێبوردنتان لێکەم ئەم جارش وەکو پێم وتن کاک ئەمیر هیچ ڕەبتێکی بەسەر ئەم پرۆژەیەوە نییە دوایەوە اختصاصی ئەو نییە ئەوە اختصاصی خۆمە و من شارەزام لەو پرۆژەیە و ئەم سەفەرە ڕەبتی هەیە بە مەسەلەی منەوانێ داوای لێبوردن دەکەم لە ئێوە ئەگەر بکرێ بە بڕیارەکەتان نەبشنەوانێ چونکە هیچ نەبێت لەبەر مەسلحەتی دایرەکە شتی وا چۆنە بێ ببێ کاکە شاکەی جان ئەمە بڕیارە و ئیراوە و ناشگۆڕێ بە هیچ شێوەیە یعنی تۆ بە هیچ شێوەیە سەفەر ناکەیت تەواو تەبێ خودت زۆر ئاساییە نەموت بڵێ گەورەیە نەموت بەس
هیچ لە دڵتان نییە خۆ ها ئەبێ نه لێمان بوونی سپاس سپاس خواحافیزی لە گیانەکەم خواحافیزی لە دڵەکەم شاکر ئەوە چییە بە خۆت و جاڵتاواتیتەوە ها چیە سەفەرە نەکرد ئیدە قسە بکە تیارەکە دوو نەفەری مامۆتی جارێ ناڕۆیت دەگاڵتان پێمەکرد دەیت خوا بەشەرەف و بەناموسم ئەم وڵاتە ئەزانی بۆچی باشە کورەمانە زۆر بێ ئەدەبن بۆ خاتی خوامانە چین چی بۆ شاکردیانگە پێم بڵێ دڵم دەقین چی بووە؟ چی قەرار نەبوو من بچم بۆ سەفەرەکە ئێوە کاتێکە بزانی جەنابی مدیر منی وان کردە ژوورەکەی و جارێ سەعاتی شێر و ڕێوی هێنایەوانێ و جا بەدەم چاویشی بڵحەوە ئەتێک ئاوایە کردبوو تو کاکە بچۆرە مەوزوعەکەەوە چیە وتی وڵی کاک شاکرداوای لێبوردنەکەی لەبەرەوەی سەفەرەکەمان گۆڕیوە و جەنابی تیانی و ئەمیرەکەیە لە دایرەکەمان ئەویا خسوەتە جێگەکەی من و ناوکەی منیان دەبینەوە ڕۆبوو سەبەب چییە؟ یوتم باشە بوو آخر سەبەب بەخوا کاگەمیرە لەبەرەوەی کابراایەکە و چەند ساڵە لە دایرەکایە و تێگەی سەپەری نەکردەوە وتم ئاخر قوربان جانیانی جەنابی مدیر معقولە کابراایەکی ئاوا کە ئیختیساسی ئەو نەبێت ئەو دەربێن و تێئەکەی من دەربێن و ئەو بخەنە جێگەکەی واللهی ئەو ئەمیرە خوا ئاگای لێ نێرگز لە ژیانە سێجار ماکەرۆنی نەخوارد هەر ئەسڵ معریفەتیشی نییە تۆ چۆن قبولەکە هیچ نەکرد قسەیە بکەی شتێک شکات بکەی تۆ زۆر سەری شکاتیشی لێ قابلە لەگەڵ جەنابی دەرا بشم پەلاماری بۆ بیکەم بە شەڕ کورە ئەمە وڵات نییە تۆ باسی چیەکەی هەتا باسی کەی بۆ گەنە وازی لێ بێنێت خوا ئەی دەخەڵەزانم کێ بێئەدەبانە ئەلۆ باشی حەمەدیان بژێت چی؟ کێمە؟ بۆ لەسەر چی؟ نەبابا هەرەمویان؟ باشە کاکەجیان تۆ زانین چی بکە ئەگەر هیچ هەواڵێکی تاسەت 20 خەبەرێکی تاسە زواگەدارم کەڕ باش کاکە دەخەوازوان لەگەڵ چی بۆ شاکر خێر چی بووە؟ ئەڵا ترشاو وڵی نێرگس بڵێم چی مدیری دایرەکەمان و یەک ماژموعەیان ڕاپێش کرد و دەست بەسەریان کرد هۆ بەڕاستە بۆ لەسەر چی؟ وڵا گوایە لەسەر دزی وێکلاس یعنی ئەو تۆهمەتەش بەسەریانە ساغ بۆتەوە؟ نازانم بڵێن جارێکی سەکە تا سەر تاقیقی تیاکەنەوەمان و هێشتا هیچ شتێک ڕوون نەبووتەوە دیارە مەسەلەکە زۆر گەورەیە ئای تەواان ئەگە مەسەلەکە گەورە نەبێت چۆنەوە هەموو ڕاپێچەکەن ویگرن نەخێر قورسە ئەی باشە شاکر ئەی تۆ من چی؟ یعنی مەبەستم ئەوەیە تۆ شتی لە من نەشاردوێتەوە یعنی تۆ ئەتەوێ بڵێ على ئاساس گوایە منیش لەگەڵ ئەوانە شەریکە دزم وەنە؟ نە شاکر گیان مەبەستم ئەوە نییە بەڵام لەوە ئەترسم تۆمەیەکە بۆ دروستکەن حەدیان چێ ناماقولیان گوتو من بۆ دروزەکەم من چڕاتێکە بەسەر و مەسەلەیەوە هەیە یەکێ خۆی دز نەبێ کاینە نایکا بەدەست کەی وە قسەیە ئەوان ئەوە بکەن شتی تریژەکەن بێنە بە قوداڵم جارێ بە گۆڕم چی؟ دەبڕۆ خۆ بگۆ بڕۆ خۆ بگۆ تۆ لە ترسم خانم کاکە بەخێر ئێرە ماڵی شاکر ڕەزایە بەڵێرێ بێ احترام ئەو دەرگایە بکەرەوە عفو ببوورە فەرموو جەنابە شاکری بەڵێ جناب شاکرم بۆ فەرموو پێشمان کەوە من بۆ شوێ فەرموو پێشمانکەوە بێ هیچ مناقەشەیەک لە دایرەوە داواکراوی آخر کاکە من تێناگەم لەسەر چی داواکراوە لەسەر مەسەلەی ئیختیلاس چی؟ ئیختیلاس من بەڵێ اختلاس یو باشی چیەکە کاکە ئێوە دڵنیان بەخەڵە ناتوون تۆ شاکر نیت با من شاکرم کاکە دە فەرموو پێشمانکەوە بۆچی خەڵەتی کاکە وڵی نازانم من شتێک لە خۆمان شک نابم یعنی من کابراایکی سادمم تێناگەم ئێوە بۆچی هاتوون بۆم پیاوێکی لەوێ دەرەکێ سالمی یان سالم نیت
یعنی هەر بێ حسابێم نا کێوارە تاریک بوو بەڵێ هەرێستا خێرا کە دەی باش کاکە باشە بەس مەجاالمە خۆم گۆڕن ئێستا خێرا باشە برا باشە نافەرم بێنە زوو ئەڵێن خێرا ڕۆڵەوەرە دانیشە مردی ئاوی قاچدا دەوەرە دانیشە دانیشە هیچ استیفادە ناکەوەی تۆ چی دانیشە تۆزی ئیسلاحات کە بە قوربانە بم سەدرخوا گەورەیە چی بکەین ڕۆڵە چی بکەین دەسەڵات هەیە ئەمڕۆ بینیم چوو بۆدایی هەر نەماوە ئەوەی بمرە بێخوا ناڵێ لەسەر چی گیراوە بۆ گیراوە بەخوا دایکە خۆشیش نازانێت هیچ تاقیقی لەگەڵان ناکرد کەس ناچێت بەلایە بۆ شێت بووە ئەوەی بمرە بێخوا ناقەیدی ڕۆڵە لە پێکەوە لە سزنایە ئەمە بەتەنیاو خوا دایکیان دوعای خێری بۆ بکە ناخوا ڕۆڵە بە دوعای پیا چاکان بێ خۆی کوڕێکی باز بوو ئیشەڵا هیچی بۆ نابێ دایکە بزانە چێتێوەی گلان و بەدووە قوربانێ بم دایکە بەخوا شاکر زۆر بێتاوانە زۆر دڵی پاکە خۆی بخوایتە بڵێن چی ڕۆڵم تۆزیە شکیشم بۆیە چێ بۆی ناچێ بەخواتر نازانم تۆڵی چی بکەم ئەی چی بکەم بەخوا بڵێم چی توخوا دوعای بۆ بکە بەخوا بێتاوانە بە دوعای چاکان بێ وایە بەخوا لەبەر خاتری خۆت و مناڵە هەر دایمە دوعای بۆ مەگری مەگری چی بکەم بەخوا گریانە سەڵات بە چی بکەم چی بگەمشی نازانم ئەوی کە هەبوو هەرەوە ئەوە پێوەشتەوە کاک شاکر پیاوی چاک بە عەزیەتم بێ چکە هیچ سوودێکی نییە ئەنجا ئەگەر پیاوانە قسە بکەیت هەم منیش هیلاگام هەم جەنابیش هیلاگای لەبەرەوە پیاوانە دامنیا بەڕاستێکەیە ئەنگینا لەژێر دەستم معلوم دەرناچێت بە قورعان بە پێغەمبەر خۆ وەڵڵی من نازانم لەسەر چ شتێک منیان گرتۆ بنێرێنەوە بووێ نازانی لەسەر چی گیرایی سا پێ دەڵێم سا پێ دەڵێم لەسەر چی گیرایی شاکر ڕەزە وایە جەنابە تۆمەدوار بکرایی بەوەی بە دیارنەمانی 45 ملیۆن دینار یعنی من 45 ملیۆن دیدارم دزیوە نا بەتەنیا نا لەگەڵ مدیرەکەدا 45 ملیۆن دینار دیار نەماوە ئەوەدا بەس یەک شت هەیە لێرەیە تۆ ناو لە گیراوەکانە هەیە ئادەی بەس یانی نازانم هیچ شتێکیش نییە دژی تۆ بێ یا شایەتێکی لەسەر درابێ تۆ دەمێک لای ئێمەی قوربانیان من 34 ڕۆژ و قسوورە ژیراوە قسوور چییە؟ نازانم سا پێڵێن تاق ینی نیو ڕۆژ وەڵای منیش نازانم وەلامەوە سەیرە بەڵێ قوربان بەڵێ خۆم ئێستا لێکۆڵینەوە لەو کەیساکەم بەڵێ لەبەر دەسمایە شاکر ڕەزا بەس گەورم نازانم شتێک هەیە من شتێی ناگەم ئەم ناوی لە گیراوەکانە هەیە بڵین لە قایمەی گیراوەکانە بەس یعنی هیچ شتێک نییە دژی ئەم بێ یا مەسەل کەسێش کاتی لێکرد بێ ئەرە وەڵا ئەگەر جوابێ بامایەوە زۆر باش بووم چۆن؟ ڕەنگە بە هەڵە گیرا بێ دا ئەگەرین بێت گەورم بەڵکو ئەوم بۆ ساکەیتەوە باشە قوربان خواحافیزی بێ هەڵی چی قوربان؟ پەلەمەکە ئێستا هەموو شتێکمان بۆ ڕوو نەبێت و میش زۆرم بەلاوە سەیرە هەلو بەڵێ قوربان چۆن؟ بەڕاستە گەورم بەو تەریقەیە هەڵی واسیوەیە هەڵواسراوە
ئەمە بۆیە زۆر باشە 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 قوربان زۆر سپاس گەورم زۆر زۆر سپاس خواحافیزی بێ کاک شاکر چی قوربان ها قسە ناکەی لەو ساکەوە قوربان چی پێم وتی جوانە زۆر جوانە پیرۆزبایی لێ یەکەم زۆر داوای لێبوردنەکەم جەنابە بە هەڵە گیراوی داوای لێبوردنەکەم داوای لێبوردنی چیەکەن و باڵی چی ژراوە قوربان تۆ باس چیەکەی ئەزانی چۆنە تۆ لەسەر قایمەی مەعاش تۆیان هێناوە بۆ ئێرە وەلو تۆ ئەوە شاهد بیتایە بەسەر مدیرەکەتەوە بەس ئیتر بە هەڵە وایان زانیوی تۆ شەریکی لەگەڵێ و گیراوی توی لەڵاو بڕایەوە و زۆر داوای لێبوردنەکەی چۆن شتی وابێ قوربان جان مەخۆ لە من 34 ڕۆژ لە سشدا بوو دوای ئەوە پێم بڵێن داوای لێبوردنەکەی تۆ بە هەڵە ژێراوی چۆن شتی وابێ لە کەونا بوو خاتی خوا سەیەکی تر هەڵەیەکە کراوە حەزەکەی لە ئێساوە تا مانگێکی تر قسە بکەین تۆ سژنی خۆتت تەواو کرد یعنی چارەسەری نییە لەوە زیاتر کە بڵێم زۆر داوای لێبوردنە لێ قوربان بۆ خاتی خوا هەڵە تا هەڵەکەوتوە ئەی هاوار من 34 ڕۆژ ژیراوم ئێستا من چی لەناو خەڵکا بڵێم بۆ خاتی خوا ئەو شەرەف و کەرامەتی خەڵکەوە ئاسانە بشکێنێ من بە چوون ڕێگە وچ بەناو خەڵک بە چوون ڕێک بچوە ناودار و دراوسێ و کەسوکارم ئێستا پێم بڵێن لەسەر دسیوی خلاص گیرەوە تۆ دڵی گەورە بێ ئێمە زۆر داوای لێبوردن لە تۆ ئەکەین تۆش ئەبێ گوێی لێ دێ تازە شتەکە بووە حەزەکەی نییە هەتا بەیانی هەتا دووگایە تا مانگێکی تر ئێمە لەسەر ئەم قسەیە بڕۆین تەواو تۆ گیرانەکە و ڕۆشت لابەرەوە ئەبێ جەنابە دڵی گەورە بێ و ئێمە زۆر زۆر داوای لێبوردن ئەکەین باشە دەتی تۆڵی خۆ سوودی نەجا باشە قوربان جان پاش ئەو هەموو فەتحەیە کە من ژیراوم تازە ئێوە پێتان زانیەوە کە من بێتاوان ئەی باشە ئەگەر حکمی ئیعدامم بۆ دەرچوایە چی بکردم وای ئەگەر دوو مانگ گیرایە بۆ من خۆ قسەکە جوانە ئەی خۆنی نەماوە بۆ دوو ئەزانی چیە دەتی تۆڵی مشکلە نییە سوودی نییە تازە اینجا ئیشەڵا من و تۆ پەیوەندیمانە بێ قسەی زیاتریش ئەەکەین ڕۆژێکیش بە یەکەوە تۆ زێدانیش دەرەچوو قوربان جان مشکلە نییە من داوای لێبوردنەکەم و دڵیشم گەورەیە وەڵا ئەوەنە گەورەیە دڵم لە گەورەیە دڵم بوو ڕاستەکەی من داوای لێبوردن لە جەنابە دەکەم زۆر سوپاس بەڵێ بڕۆ نا بابکی حەدیە بگرێ دەوڵەتی خواحافیزی بێ داوای لێبوردنەکەم تخۆ ئەمە ئیشە تخوا وەرە خەڵک لەسەر قایمەی مەعاش باشە بەخوا مازە لێ وەرە 34 دانە ڕۆژ سژنە بکەن و دوایی بڵێن داوای لێبوردنەکەین لەم کەر بازاڕێ باشە قەبیح تۆ کە نازانیت و لە مۆزوعەکە نازانیت و کە مستەمسەشەکەی لە بەردەسان نییە چوە خەڵک ڕاپێچەکەیت و تێگەیا بەو شێوەی و دوایی 34 دانە ڕۆژ کێش وەسپی و گەنی دنیاتیە نێرگەس ئەرێ دەوەرە مەملەکەتەکە ئاوا و ئاوا بابە بە شەرەف و بە ناموسم ئاشی نەزانە و خوای ژێڕێ دەوامیان نەیە تۆیان ئاوا هێشتەوە بەلاش ئەوە چی بوو گەرم بوو داخە دوو فو پیا بکردایە هایی بەڵە چییە چیتە چیتە شاگردیان ها ئەوە کە لە سژ نابوو ئەو ماوەیە نازانمە لە خۆی ئەوانێ نێم بڵقی لەسەر زمان مادەم تەنیشتانی دروست بوو ڕۆ بۆچی ئیتر ئەوە ئەساکە ئەوم خواردەوانێ ڕێگەڵی نیە دەرزیەکەن بە زمانمە ئەمە نەناخۆشم باشە تۆ بۆ ئەمەنە ئیهمال ئەی بۆ نەچووی بۆ لای دکتۆر بچوو بۆ لای وڵی ڕاستەکەی وایە زوو بچوومایە بەڵام ترس ناسا سوور بۆ تەوانەیە ئۆی هەر زۆر وێرانە دەبچوو دەبچوو ئەی بینی ئەوە ڕاستەکەی مالی خۆمە بەڵام سبەینێ هەرە چم ئەچم بۆ لای شانیە زمانە دەرکە هەڵی خولێنە بیوەستێنە بەلای چەپە کورەوتم بەلای چەپە بەلای ڕاستە ئادەی زەریکە ئەمە زمانی سەر و پێ ئەمە چییە و نەزلە بیە لەر سەری لوتێ دەی ناگە زمانە دەرکە دەمیشک پەرەوە با تەماشایکەم ئەمە لەکەیەوە ئەم برینە لە زمانە دروست بووە
زمانە بەرە ناوەم جا قسە بکە وتم لە کەیەوە دروست بووە دکتۆر جان 15 ڕۆژەکانێ 15 ڕۆژە سەردانی دکتۆری نەکردووە خۆی ڕاستی بێ مەجالم نەبوو بچوومە لای دکتۆر زمانە برینی لێ هاتوو و مەجالە نییە سەردانی دکتۆرکەی گوێ بگرە هیچ لە بینی نەخۆش و دکتۆرە شاراوە نییە با من وەکو دکتۆر تۆش وەکو نەخۆش بە ئەمریکی پێت بڵێم ئەو برینەی لە زمانە هاتووە وەرەمێکی خەبیسەیە دکتۆر جان بۆ خاتی خۆ وەرەمی چی تۆ باسی چییە کە خەبیسە یانی چی خەبیسە یعنی پیس یعنی خەتەرناک دکتۆر بە قوربانە بە بەساکەم وەرەمی چی و خەتەرناکی چی بیسی چی بە قوربانم دەستم دابێنێ دکتۆر بۆ خاتی خۆشتی وامەڵێ چی بکەم کاکە جان عیلاجی تۆ ئەوەیە تۆزێک لە زمانە ببڕین بینێرین بۆ پشکنین ئێستا لە 195 وەرەمەکە خەبیسەیە ئەو کاتە بۆمان دەرەکەوێ لە 100 خەبیسەیە یا خەبیسە نییە دکتۆر جان دەستم دابێنێ بە قوربانم زمانم چییە بڕن بە ساکە بکوڵە خۆ ئەمە زمانە زمان خۆ ئەمە گاڵتەی مناڵان نیە و مەقسەرە نییە باش ئاخر زمانم ببڕن ئیتر من چۆن قسە بکەم چۆن نەتوان فیکەی پێ لێ بەم چۆن نەتوانم بچمە ناقڵکە بە قوربانم دکتۆر جان عیلاجێک بۆ دەسانە باشەکە عیلاجی هەر ئەوەیە کاکە ئێستا تۆزێ لە زمانە ببڕین باشترە نەک تەئخیر بێ و دوایی بە تەواوی زمانە ببڕین دکتۆر جان یعنی پێویست ناکە زمانم یعنی ئەگەر نەیبڕن چییە هەر عیلاجێکی بکەن و ئەمانە بە قوربانم ساڵێکی مەوعیدی عەمەلیاتی بۆ دانێم باش چەند من لەبەر مەسلحەتی خۆ دەڵێم بۆی بێ زمان نەبی بە تەواوەتی زمانی لە بنە ببڕن دەستیاشکی ڕەبی دەچی بکەم ئۆقلە ناگرم تو ئازارە بێ منش دانیشم بەتۆڵی دارەزاران پێخی خۆ مسلمانێ بڕی قاسیان نەبڕی دەچی لێ بکەم نازم بەخوا خۆشم نازام چیە کەسیان زمانیان فوس کردم بەخوان لە مەڵوانیان کردم بۆ نایەناوە دەلێم خەریف تۆش هەر لە قسەی خۆت داوە سی بکەم بۆت لە هەر باش ڕۆ لە دوعای خوا بکە کە زمانیان لە بنانە بڕێ جاو کاتە قسەشی بۆ ناکران دەم من چی بکردە ئای چۆنامدا بەقە هەموو لێ حەزم لە گۆرانیەوە کام گۆرانی کامە دەمن بۆ دەڵێم بە کەس ناوتری کام گۆرانی ئەدی بێڵێم ئۆسەلام ئۆی ئۆسەلام ئۆسەلام یاسەڵ سلام دەیانی ناسەنی وەڵێ بەدی منە بە موسیدەشی جا دەکەیناکە شاگردیان کەیناکە دەی کوێ مێرێ خوشێنە پێکرد کوێرایدا بۆ کەنجیم ئێستا کەمیرەکە مەوانێکی موسی لەمە سی کەس بوو لەسەرەوە بۆ ئەو سەلەمانە گرت هەمووی سینە باشە ناوترێ بەس باشە دەدانیشە بەس قسە بکە قسەم مەکە با ئیستراحەتێ بکە دەدانیشە من کۆسی سیبینیان کەرێەوە ئامین سەمەیان ئاوانیە کرد کردی قەیناکە چاگە بێش فترێکەش وڵا باشە یەکە گرێتەوە یەکە گرێتەوە کۆسی سیبینتان کرد ئامین ئەگەر یاسا منیس سی کەسم لە قسە بوو هەموو بەفڵاس مەسەلە سەعازانچیم باشە چی وتوە تۆ قساکەی خەریکە بولانێ شەوەی سەلام
جان ئەوە نەتیجەی زەرعەکەتە. ئەی دکتۆر ژیان خۆ سەری لێدە ناکەم تۆ خۆ نەتیجەکەم پێ بەفام چیە پاکە پیسە باکە. لە ڕاستیە من سرم سوڕماوە. دەستی وڵای کاک شاکرجان نەتیجەکەت زۆر پاکە هیچ وەرەمێکی زمانی تیانێ نە پاک نە پیس. یعنی چی ناکەم دکتۆر ژیان؟ ئەو برینەی کە گومانی وەرەمی لێکرا تەنها برینەکە لە برینەکان فطڕیاتی ناودەن بەچەند عیلاجە لا دەبرا پێویستی نە بە عەمەلیات و نە بە بڕینی زمانت نەبوو. چی؟ یعنی ئەو بیرینەی ناو دەبی من بە فطڕیاتە دەسمایلات تا فەرکرا ئەی باشە بۆچی زمانیان بڕ بۆچی ئەوەنی زمانیاکەت وایە لەکرد بۆ خاتی خوا بۆ خاتی پێغەمبەر ئەمە چ دکتۆری کرد بۆ خاتی خوا بەداوای لێبڕنەوە. چی بەداوای لێبڕنەوە بێتە خەک تۆش بەداوای لێ نەبواتم وایە هاتووە ئەمە بەداوای لێبڕنەکەم زمان وڵی زۆر سەیرە ئەمە یەک لە ژیانمە بکەومە هەڵەیەکی ئاوا گەورەوە قەت تەوەقوعی ئەم نەتیجەیەم نەکرد. وەڵڵاهی نەتیجەکە زۆر مەزبووتە یعنی بۆچوونەکەی من زۆر دوور بوو لە ڕاستیەوە ئەمە بە هەنێ عیلاجی بەسیط چارەسەرەکرا قەت پێویستی بۆ عەمەلیاتە گەورە نەکرد نەوەڵڵا داوای لێبوردنەکەم کاک شاکر بمبورە. تۆ باسی دکتۆریان داوای لێبوردنیش تەڕۆمەشی بە سەری لێ دەداکەم باسی چیەکەی وەختێ لە باسی داوای لێبوردنەکەی دەبەرە کە زمانم بڕا جا تازە چ سوودێکەیە؟ ڕازەکەی کاک شاکر ڕاستە من دکتۆرم بەڵام منیش ئینسانم ئینسانیش قابلی هەڵاکردنە ئەوە نییە لەبەر ئەوە لە ناخی دڵمەوە داوای لێبوردنی لێکەم ئەم جارش کوێتە بەسە دوکتۆ بەساقە بم کوێ هەوڵ بۆ ئەم جێگەر بەساقەدار بم ئەلە بەرەوەی کەسێکی سار و ساکەر و پاکە بۆ ئەم دێکەن بۆ عەزیەتی ڕوحمێ هەموو سێر بوو بە داوای لێبوردن لە وڵاتەیەمە ئەمە چییە؟ زەلامێکی هەتان بۆ ئیتالیا سێکی لە سێکەی مەوتیان داوای لێبوردنەکەی 34 دانە ڕۆژ بلێ خستەسیزنەوە لە بەبێ و تحقیقم لێ بکە دوای لە نەتیجەوتیان داوای لێبوردنەکەی تۆ بەدیئی ئێستا زەلامێکی زمانە بڕی بەڵی داوای لێبوردنەکەم داوای لێبوردنی چیەکەی خۆ دەبێنە بێنە ئەمە کەی وڵاتە وەزەیتر مساقطان داوای لێبوردنەکەم بەخوا نەمزانی خوا عەلیمە بۆ سەرەوە نەمزانی خەجاڵەتم نەمزانی بەخوا داوای لێبوردنەکەم نابێ ئاوا بڕۆی نابێ سی بەدەمی خۆکەی کۆرایتە داوای لێبوردنەکەم بەخوا نەمزانی باوکە ڕۆفستیان کرد بۆ مسماعیلی وەزەڵ قورت باوکە ڕۆ مسماعیلی شان کردم تخوا بە ساقەتام داوای لێبوردنەکەم بس باوکە کوێ بۆ خاتی خوا بۆ کەس لە من نابوونێ لەوە لێبوردنەکەی من عادی بێ بە ساقەتام سەد خۆزگە بە ئەسڵیەکە